سلااو و رێز بینەرین هێژا ji stûdiyên dengê Amerîka li Washingtona paytextê ez careke din xêr hatina we dikim di bernama nû de ji heft reng. Di vê bernamê de em diçin gereke nû di nav bexçê hunera ciwan bê sawir û xeyalên afirandin û behremendiya hunerê. Çaremîn Festîvala Navnetewî ya sînema li Slêmaniyê dest pê kiriye got 134 film ji heftê û neh welatên cîhanê beşdarî vê festîvalê bûne. 44 ciwan filmana filmên Kurdî ne. Rêbaz Mecîd serdana wê dikir û bo heft reng ev raport amade kiriye. لە شاری سلێمانی خولی چوارەمی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت بە بەشداری زیاد لە 100 فیلم لە بوارە جیاوازەکان و لەدایان وڵاتی جیاوازی جیهانەوە. فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی کە 139 فیلم تێیدا بەشدارن لە 79 وڵاتی جیهانەوە دروشمی ژینگەدۆستی هەڵگرتووە. ئەوەی کە گرنگ بۆ ئەم ساڵ ئەوەکو هەموو ساڵەکانی تر ئێمە دروشمێک هەڵەبژێرین کە دروشمی ئەتوان بڵێن بابەتی ساڵ بێ، بابەتی ڕۆژ بێ، بابەتی گەرمی ڕۆژ بێت. ئەو بۆ پاژنە پاڵەوانەکانمان هەڵبژار، بەڵام ئەم ساڵ هەوڵماننا دروشمێکی دروست بکەین کە نزیک بێ لە کلایمت چینج و ئەو گۆڕانکاری کە بەسەر زەویدا هاتووە. بۆی بیرمان لەوە کردەوە کە شێرپەنجەی زەوی ئەرسکانسە هەڵبژێرین و لە هەمان کاتیشا لۆگۆیەکمان بۆ دروست کرد کە ریسەرچێکی زۆرمان لەسەر کرد کە ئەم لۆگۆیە لە دنیا وجودی نەبوو ڕەش و سپی بەیەک و بۆ شێوازێک کە ئێمە دامانناوە. بۆیە بڕیارماندا کە دروشمی ئەم ساڵمان لەسەر شێرپەنجەی زەوی بێ. ئەو فیلمانی کە لە فستیڤاڵەکەدا بەشدارن لە بواری جیاوازدان و دادوەرانی فستیڤاڵ هەڵیان دەسەنگێنن و ڕۆژی کۆتایی فستیڤاڵ خەڵاتەکاندا بەش دەکرێت. لەناو ئەم فستیڤاڵەیە چەند کاتیگۆریەک هەیە. فیلمی گەنجان یانی و تالنتمان هەیە، فیلمی ناشناڵ نەتەوەییمان هەیە، فیلمی ئینتەرناشناڵمان هەیە، ئەمە وەکو کورتە فیلمەکان، هەروە بێتەوە فیلمی دۆکۆمنتاریمان هەیە بە ناشناڵ و ئینتەرناشناڵەوە، هەروە بێتەوە فیلمی درێژی بەشدار لە فستیڤاڵەکە بە کوردی و بە فیلمی ئینتەرناشناڵیشەوە بەشداریەکەن. هەرێکێک لەم کاتیگۆریانە ژووری تایبەتی بەخۆی هەیە. ئێمە لە بەشی نیو تایلند لەگەڵ دوو هاوڕێی ترا بەیەکەوە ژوورین بۆ ئەوەی ئەو فیلمانە هەڵسەنگێنین و تایە ئەو گەنجە بەهرەمەندە تازەیە دەستنیشان بکەین کە ئەبێتە براوەی خەڵات. حوتی مانگیش کە کلۆزینی فستیڤاڵە با بڵێن کۆتا ڕۆژی فستیڤاڵە دابشکردنی خەڵاتەکانە کە ئەچینەوە تەلاری هونەر لەوێ دەستەکەین بە چالاکیەکانی هەم ڕێد کارپێت، هەمی چالاکیەکانی سەرستەیج و گروپی میوزیکی تایبەتمان هەیە لەوێ کە وەکو بڵاومان کردووە لە پێیجەکەی خۆمان کاک هەژار لەگەڵ هانی خان بەشدارە بن لە گروپێکی میوزیکا لە سەرستەیج و دواتر خەڵاتەکانی فستیڤاڵ دابەشەکرێت. ئامادەبوانی فستیڤاڵ و دۆستانی سینەما بە گرنگیەوە لەم چالاکیە ئەڕوانن و پێیان وایە کاریگەریەکی گەورە جێدەهێڵێت. بەڕای من نزیکەی 2 ساڵە لەم فستیڤاڵە بەشداریم کردووە و ئەندام و ساڵ بە ساڵیش بەرە باشتر ڕۆشتەوە و دڵنیام بەرە هەنگاوێکی زۆر باشتری شۆڕان فستیڤاڵە چکە تا بێت ستافێکی باشتر، پرۆگرامێکی باشتر لە جێبەجێکردنە، بۆیە زۆر بەدڵمەوە خۆم زۆر لێ ڕازیم. بەڕای من کریتیڤیتی خەڵکەکان زۆر زیاترەکە وایان لەکە بەرەو پێرسپێکتیڤێکی تر بەرەو ڕوانگەیەکی تر بڕۆن کە چ لە ڕێی هونەریەوە بێت چ لە ڕێی سینەماوە بێ. لەگەڵ هەموو ئەمانەشدا فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ دەبێتەوە و ئەمەش دۆستانی سینەما و فیلمی نیگەران کردووە. ئێمە پێویستمان بۆ ئەم فستیڤاڵانە هەبن و 20 ساڵ پێش ئێستا لە شاری سلێمانی بۆ یەکەمین جار فیلم فستیڤاڵ ڕێکخرا. چەند فستیڤاڵ ڕێکخراون، هەموو جارێک دوای 3-4 خولەم فستیڤاڵانە ناچارەکرێن بوەستن
و ئێستا لە ڕاستیە هەڕەشە لەسەر فستیڤالەشەیە بۆی ڕاگیرێ بە هەر جۆرە لە جۆرەکان بوو بە ئەنواع وشکال بیانووی یاسایی و پشتی بۆ ئەدۆزێتەوە کە ئەیانەوە فستیڤالە ڕاگرن بەڵام لە ڕاستیان پێویستمان بۆ ئەم فستیڤالانە هەبن و فیلم دروستکردن زۆر گرنگە بێ چۆن سەپۆرتی فستیڤالەکری ئاوا سەپۆرتی فیلم دروستکردنیش بکرێت چونکە ئەم دوانە بەیەکەوە بوونیان مانادارە. لە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی گۆرانی و هەڵپەڕکێ و میوزیکی کوردی جێگەیەکی گەورەی گرتبوو. گروپی ڕاستاکیش لە کوردستانی ئێرانەوە ئامادەبووانیان ئەخستە سەما. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. ئەم دچن باژارێ زاخۆ li ba hunermend Bedî Mihemed Taha got bi salan bi bêdengî li studyoya xwe bi sedê kevalan afrandiye û bi sedê şagirtan jî fêrî hunerê kiriye bi tenê ji bo got xeyala xwe têr bike û hezkirina hunerê diyar bide. Selam balayî serdana studya wî kir û ji me re ev raport amade kiriye. Li bajarê Zaxo li vê studya biçûk ya Jêrzemîn hunermend Bedî Mihemed Taha bi salan xewnên rengîn li vir ristine bi bêdengî sawirên xwe berdane nav rengan. Mamoste Bedî wekû gojêr tê gotin di sala 1964 bûye mamosteyê hunerê li Zaxo û destê xwe avêtiye hemû rengên hunerê û ne şêwaz yan jî teknîk bûne rêgir li pêşiya behreyawî ya bê hempa. Destpêkamiya hunerê sala 1965 bil Zaxo û piştî ez neqelim çûm Bexda li wê derkê gelek dewrata daxil bîn yet sêramekî yet şûle destî yet nehtî piştî gesatma Zaxo ve min dest sêramekî kir فنكي هي تقريبا شن بيجم هندية بجني الكحول انكس ما اوجك يعني جدارة ما فهم كر مش حتى ردك بوش بشبه بشتكي بري خدا اكريليك شرانقو حميو خوش ترى سهلة دستي بروفيدو يعني مطوعة يعني وكي هافيدا كي هتا شو تشوكي Şêwaza hunera wî serbest e ji realîsta klasîk ta abstrakta nû jin ve ew hemûwan bikartîne wekû van boyaxa ew wan tev de têkel dike û ser rûyê kevalê de diherikîne. Hunerekî yamekî bêjin niye bê firçe ye stemûla firçe natekirê ew xwe bêjinê teknîkî هنر تكنيكي تو هنده ادوات استعمل كي وكي زلكت ددونا اون يد دكتورة او حفكي بفحصت كان اون يد جوها اون شهي هر تشتكي هبت بزاني ديت تشتكي تدري تدب وانا بشولكي يعني بادواته بتدب شولكي لا تدب فرشة بس دي متى شتش من تلودركي كنت چه صبغه ویجی. Mamoste Bedî berdewamiya hunera xwe dike bi bê qerebalixî dûrî roniya medya û xelat wergirtinê ji ber got baweriya wî bi ciwaniyê tê û huner jî li cemîna beşeke ji jiyana wî. مثل ذي وريدا ذي نوع هنري دوم كاس ناديتيا حتى نوكا كاس ناديتيا كاس ناديتيا الكردستان من ناديتيا. Huner ne sînor ne jî temen naz dike. Ew di dilê hunermendan de şîn tê û bi dest û çavatê afirandin û ciwaniyê li jiyanê zêde dike. Wisa Mamoste Bedî xaleke rengîn li ser rûyê Zaxoyê zêde kiriye bi vê hunera xwe. Bajarê Mosilê hêdî vedgere jiyana xwe ya normal piştî got Daeş ew ji ser û bin wêran kiribû. Pêkhateyên vî bajarî jî bi hev re xebatê dikin ji bo vê yekê. Ev festîvala Kelepûr nimûnak e ji xebatên wan. دانیشتوانی شاری مووسڵ ئەو شاری کە ڕۆژانێک لە ژێردەستی داعش وێران کرا لە هەفتەی ڕابردوو سێهەمین فیستیڤاڵی ئاشتی جیهانیان ئەنجامدا. لە فیستیڤالەکە بە ڕێگای میوزیک سەما و هونەر تیشخرایە سەر پێکەوە ژیانی پێکهاتە جیاوازەکان.
اليوم أنا شفت العراق ئەمڕۆ من هەموو عێراقم لە مووسڵ بینی زۆر پێی خۆشحاڵ بووم کە دێیتە ئەم ناوچەیە هەموو پێکاتە جیاوازەکانی عێراق دەبینی نامەوێت بڵێم کەمینە یان خەڵکە ڕەسەنەکە بەڵکو هەموو عێراق بە تێکرایی ڕەنگەکانیانەوە. فستیڤالەکە بەشێکە لە هەوڵە هاوبەشەکانی دانیشتوانی شارەکە بۆ بەرەو پێشبردننی ئاشتی ئاسایش و پێکەوە ژیانی هاوڵاتیان و لەلایەن 100 خۆبەخشی گەنجەوە ڕێکخرابوو. شاری مووسڵ نزیکەی 2 ساڵ پێش ئێستا پاش 3 ساڵی ژێردەستی داعش ئازاد کرا. لە ژێر دەسەڵاتی ئەو گروپە توندڕەوە یاسای توندی ئیسلام بەرجەستە دەکرا و هەمەڕەنگی ئاینی نەدەبینجا. یەکێک لە شتە هەرە باشەکانی ئەم فیستیڤاڵە ئەوەیە کە هەموو لایەنەکانی پارێزگاینینەوە ئامادەن بە عەرەب و کورد و تورکمان و شەبەک و یەزیدی و کریستیان و موسڵمانەکانەوە هەموو پێکاتەکان بە جوبەرجی ڕەسەنی خوانەوە بەشداریان لە فیستیڤاڵەدا کردووە. ئەمە پەیامێکە بۆ تەواوی جیهان کە شاری مووسڵ ئاشتی خوازە ئەو شارەی کە تیرۆریزم و هەر بیرۆکەیەک کە ببێتە ئاژاوە لە نێو شارەکەدا ڕەت دەکاتەوە. فستیڤالەکە لە دارستانی ڕۆژهەڵاتی مووسڵ ئەنجامدرا کە پێشتر لەلایەن داعشەوە بۆ مەبەستی مەشقوڕاهێنانی چەکدارەکانیان بەکاردەهات. یەکێک لە ڕێکخەرانی فستیڤالەکە دەڵێت ئەم ناوچەیە مەینەتێکی زۆری بەخۆوە بینی بوو. ئەمە شوێنێک بوو کە لەلایەن داعشەوە بۆ مەشقی چەکداران بەکاردەهات بە تایبەتی ئەو کەسانەی کە تازە بەشداری گروپەکەیان دەکرد. جایمە لە ناوچەیەکین کە مەترسیدارترین ناوچە بوو لە شارەکەدا ڕەنگە لە تەواوی جیهانیشدا. ئەم ناوچەیە مێنەتێکی زۆری بینیوە بەڵام گروپێکی خۆبەخشی گەنجان خۆیان ناوچەکەیان پاکردەوە و ئامادەیان کرد. ئەو فستیڤالە لە ڕۆژانی 27 و 28 مانگینۆ بەردەوام بوو و هەزاران لە دانیشتوانی مووسڵ و پارێزگاکانی تری عێراق لەوێ ئامادە بوون. هنرمند فلسطینی احمد حمید لکرتا غزای به هنر خو یا گلکی بالکش کاری بو بالی بکشینه سر پرتوکین کوین ین گول سر کولانان دین فروتن و نرخوان پرتوکان زیادتر کریه. هنرمند فلسطینی احمد حمید لکرتا غزای دیجی و هنرک تایبت بکارتینه جبو خوشکرنا پرتوکین کوین و بلاف کرنا و دناف خلکی ده. گو هنر اورگامی یا جاپانی بکارتینه جبو تواندنا کاغذان. اف هنرک جاپانیه و حمید کاری بو فیر ببه جبو پاراستنا پرتوکین کوین. حمید یه 29 سالی گل کامپا پنابران یا بناوی نصیرات دجی کاری بو پیوندیان به هنرمندکی جاپانی را بکه و لسر دستیوی فیری وی هنری ببه. أنا مع إنه هاي الكتب إلها قيمة ولكن تبيكو نرخكي مازن يوان برتوكان هيا لي بكاري خوا أزيان ناجهينموان جبركو استن روپل نوان دتاوینم و یک دکاره وگرینه و کبری. به هنر خود خوازم حسکرنا پرتوکان وگرینم و قیمت آوان دیار بگم. حمید پرتوکین کوین لسر کولانان دکره و وی هنری وان دخرنگه کی دن و جوانیه که هیجا ددوان. گوجار نپازده دم جمیران در باز دکه جبو چیکرنا پرتوکه کی بتنی. هر وهاجی او وان پرتوکا دفروشه و لسر وان دجی. گونر خوان جی 28 حطانی $115. تبی آستنگی و زور و زحمتی جیانی لی کرتا غزایی لی بلی کسین وک حمید دکارن هیویا گش بکن و جیانه که دن و رنگه کی دن جیانی شانی خلکی بدن. لی باجار چارلستون لولایتا ساوت کارولاینا هنرمند و گنجین باجر دخوازن شواز آواهی باجر یان کفنشوب جاره کدن و گرین پشتی گو تفد ویران ببون جبر باهوزا جبری 30 سالیفه. أليكس فيشر رخي جيري دسكي درجيه دجنا و ستيفن وانسلي رندشكرنا دپاند چترينه لی همو بهورا دخاندنگه که تایبت دایال ساوث کارولاینا کار دکنو بکار خوا کیف خوشن.
من ev dibistan di bernameyeke televîzyonê de dît. Min yekser ji xwe re got, xwezî min berî 10 salan ev yekzanîba dema ez li dibistanan de geriyam. Vêca min biryar stend ku guhertinekê bikim û werim vir. Xwendingeha Fakulteya Emerîkiya Çêkirina Hunerî li bajarê dîrokî Charleston. Xwendinge xwendkaran fêrî hunera destî ya Ewropaya kevne şûpî dike. Ew tê nûjenkirin piştî ku bahoza Hogo ya sala 1989 bi ser de hatibû, hejmarek zêde ya avahî û xaniyên dîrokî wêran kiribûn. Piştî bûyerê gelek pêwîstî bi pisporên karê destî hebû, yên ku dizanin kanê çawan cardî bajêrî nûjen bikin. Lê hejmara pêdivî netiha dîtin. Ji ber wê yekê pêwîstî bi avakirina xwendingeheka hunerî hat dîtin. Ku fakulteya yekê û êkaneya li welatî ya ku ev 4 sala dîwarî da karê xwe berdewam dike. Ew cudaya û corekî êkane ye ji ber ku em bi perwerdeya têkelkirina hunerê azad radibin. Aliyekê rexnegiriyê jî têda bi cih dikin digel komeka pisporan. Wan fêrî 6 warên cudayên pisporiyê dikin. Bi şêweyekî ku xwendekar li vir fêrî zanist û hunerî bibe û kesekî şareza ji vir derkeve, bikaribe bi şêwazî hunerî û kwalitiya baş avahiyan çê bike. Xwendekar li derveyî fakulteyê jî di projeyên herêmî de kar dikin. Vî baxçeyê li pişt xaniyên xwe cihan xwendekar yarîgeha zarokan ji materyalên xwezayî çê dikin. Em bi şêwaza ku dibêjin Rams Earth ava dikin, ev şêwazekî domdar e bo avahiyên ku dîroka wan werdigere 7000 salan. Ev xola fêrkirinê ya bi destlêdana avahiyan fêr dibin, hevil didin giringiyê bi civakê bidin. Serok Broadwater dibêje, hestkirina bi xizmetkariya xwednava civakê da dîtin gelek ya giring e. Em destî li gelek cihan didîn û gelek kesan dibînin projeyên me yên ku dixwazin bedewiya bajêr û welatê me pêş bêxin. Xwendekar bi karên ku dikin serbilindin, ji ber wê yekê ew hatine vê derê û bi vî awayî ew dikarin li vêra amade bibin û bêjin me ev çêkiriye. Simon Warren ev 18 salin li wê fakulteyê waneyan dide. You're working on 250-year-old monuments? Tu li ser monumentekî kar dikî ku 250 salan kevne. Biha qîmeta wî dibêjte te divê tu çi şaşiyan nekî. Ev hezkirina bi behayê we dike ku bi rastî bizane karê wî bo sedan salên dî dê bimînit. Dibe ku ev sedem be ku gelek xwendekar derfeta karî bibîne heta ku hêjî xwandina xwe temam nekir be jî. Lî li vê goristana dîrokî kar dike ji bo başkirin û nûjenkirina kêlî û nîşanên goran yên têkçûyî. Ya rastî derhal hefteya borî karek ji min rahat. Wek ew dibêje, destûrî bide min da ku bizanim kesek din dixwaze te wezîfedar bike, wî çaxî ez ê bikevim di pêşbaziyê de, her wiha gelek delîveyên dinyên karî piştî hingê hatin. Piştî 3 salan ji bahoza Hogo bajarê Charleston pêş dikeve. Lê dema karesatek din rû bide, xelkê civaka bajêrî yê pispor û şarezat amade ne. Bajarê Seattle li Amerîka ne tenê navdar got ew hêlîna Amazon û Microsoft e. Lê belê ew bi hunera cam û şûşeyan pir naskiriye bi taybetî li mûzexana çê holê ka em berê xwe bidin vê hunerê bêçava li wê de dibe. Li nêzîkî burcê Space Needle baxçe çîholê û mûzexana şîşey heye. Li Amerîka hunera pivdana şîşey li Seattle dest pê kir. Di nava kesgatî û dar û gulên vê mûzexanê peykerên renga û rengên şîşey derdikevin. Di nava holên vê mûzexanê de girîngtirîn karên dêlê çîholê nîşan dide ku xelkê wîlayeta Washington e. Xaniyê şîşeyê cihê berçav e ku nîşan dide ka çîholê çend giringî dida xaniyên çandineyên şîşey.
Eva li hin davê min yek ji mezintirên peykerên şîşeyê ku hatiye dirûst kirin ji rengê sor û zer û porteqalê pêk hatiye. پێشانگەهەکی هەی بناوێ کلاس فۆرس گەلەری ku li wêrê temaşevan mendehoş dibin bi dîtina rengan û ronahiyên ciyawaz. Di jûra binavê jiyana deryayê de wisa diyar diket ka çawan Oqyanusa Pasîfîk karîgerî li ser çîholî hebû û ev peykerê şîşeyê bi dirêjiya 20 pêyan jiyana deryayê nîşan dide. Salên hefteyan da di rîdaneka Trombêlê de ew çavekê xwe ji dest da. Belê wî berdewamî da çêkirina karên pirî alûz ji rengan û hîrkarî û şêwazî da. Me nîsanî di çil verê bînim. Lê demê ez hatim min gelek reng û şêwaz zincora û cir dîtin. Me wêneyên baxçeyê çîholî li mala xwe yên heyin. Lê gelek ciyawaz e eger mirov bi xwe bêd bibînit. Tu bi xwe dibînî ku ciyawaz e û gelek bi bandûr e. Mirov dibêje xwe erê çawa wî ev çêkir. Pêşangehên çîholî li seraser cîhanê dihêne nîşandan. Belê ev mûzexane tenê mala bineçiha serekiya karên dêlê çîholî ye. İran pêşengehek ji 1800 entîke û berhemên dîrokî yên Îranê li dar xist piştî got ev berhemana ji zanîngeha Chicago vegerandine. ڕۆژی چوارشەممە دوی مانگیدا نزیک بە 1800 پارچە لەوح و شتومەتی دێرین وەک بەشێک لە هەزاران پارچەشتی دێرین کە دەیان ساڵ لەمەوبەر بە ئەمانەت دراونە زانکۆی شیکاگۆ گەڕاندرانەوە بۆ ئێران. ئەمە چوارمین بەش لەم شتە دێرینانەیە کە لە 84 ساڵ لەمەوبەرەوە بە ئەمانەت دراوەتە زانکۆی شیکاگۆ. سێ بەشەکەی تری ئەمانە لە ساڵانی 1948 1950 و 2004 زاینی گەڕاندراونەتەوە بۆ ئێران. وەک پرۆفسۆر کریستۆفەر وودز بەرپرسی ڕێکخراوەی ڕۆژهەڵات ناسی زانکۆی شیکاگۆ دەڵێت ئەوان هەمیشە دەیانویست ئەم شتانە بگەڕێنەوە بۆ ئێران. هەمیشە دەمانەویست ئەم لەوحانە بگەڕێنینەوە. 50 ساڵ کاری بۆ دەکەین و دادگای باڵای ئەمریکا کە بڕیاری لەسەردا ڕێگا بۆ ئێمە کرایەوە. پەسەندکردنی گەڕانەوەی ئەم شتانە بۆ ئێران دوای ئەوەی درا کە دادگای باڵای ئەمریکا داواکاری ئێرانی لەم بارەیەوە پەسەند کرد. خۆشحاڵیم کە بۆ ئفتخار بە خۆشحاڵی و بەشانازیەوە ڕایدەگەێنین کە دوای پرۆسەیەکی دژواری یاسایی 14 ساڵە لە کۆتاییدا بە قازانجی ئێران و زانکۆی شیکاگۆ بڕیاردرا. بەرپرسی باڵای موزەخانەکانی ئێران دکتۆر محەممەد ڕەزا کارگەر وتی کە سیاسەتەکانی نێوانی واشنگتۆن و تاران هیچ کاریگەریەکی لەسەر گەڕانەوەی ئەم شتانە نەبوو ئەمە پرۆسەیەکی یاسایی و زانستی بووە. ئەوەی کە ئەمن دەمێت بیڵم ئەوەیە کە لەم بابەتەدا دەسەڵاتی ئەمریکا لایانی بەرامبەری ئێمە نەبوو یانی بابەتەکە سیاسی نەبوو. لە هەمان کاتدا ماتیڤ ستاڵپەر پرۆفسۆری بەشی ڕۆژهەڵات ناسی لە زانکۆی شیکاگۆ چشکی خستە سەر ئەوەی کە گەڕانەوەی ئەم شتانە کۆمەک دەکابەوە کە تاران بێتە ناوەندی لێکۆڵینەوە بۆ سەر ئیمپراتوری هێخامنشی. ئەمە سەرچاوەیەکە بۆ کۆمەڵگەی ئیمپراتۆریەتی پارس چونکەم لەوحانە قسە دەکات سەبارەت بە هەموو ئەندامانی ئەو کۆمەڵگەیە لە کرێکارانی هەژاری بێناونیشان و پیشەوەر و بەرپرسان و چاودێران و کادیرانی و ئەندامانی بنەماڵی پاشایەتی و تەنانەت خودایان. ئێشتا 17,000 پارچە لەم ئەشیات دیێرینانەی ئێران لە زانکۆی شیکاگۆ ماوەتەوە. پیکرسازا ئەمریکی کارا وۆلکەر پیکەرێکی دیرۆکی مەزن ساز کریە گۆڕۆنیەتینە سەر سەردەما بازرگانیا کۆلەتیە و ئەف پیکەر نەها لە لەندۆنەی و بالا خەڵکی گەلێکی کشاندیە. هونەرمەند کلارا واڵکەر لە ژێرناونیشانی ئەم پیکەرەدا دەڵێت ئەمە ئەو دراما دژواری ڕێڕەوی دەریاکان و ڕێگە و ڕووبارەکانە کە سەروەت و سامانە ڕەشەکانی خۆمانی تیادا ئاڵوگۆڕ دەکەین. ئەم کارە مەزنە زۆر بە سادەیی ناوەکەی کورت کراوەتەوە بۆ فۆنس ئەمریکانۆس کە لەسەر سەکۆیەکی زۆر بەرز بە بەرزی 13 مەتر دروست کراوە. واڵکەر لە نیویۆرک پتر نێوبانگی ئەوەی هەیە کە بە دوواداچوونە گاڵتە ئامێزەکانی بەڕەگەز و سێکس و توندوتیژی و بە درێژایی مێژووی سەردەمی کۆیلایەتی هەیە. لەگەڵ ئەم کارانەدا ئەو نوێنەرایەتی چیرۆکێکی ڕاستەقینە دەکات سەبارەت بە ئەفریقاییە تاراوگەنشینەکان و وروژاندنی پرسیارەکان لەبارەی ئەوەی ئەو شتانە چین دەبێت لە بیرمان بێت و ئەوانەی دەبێت لە بیریان بکەین لە مۆزەخانە گشتەکاندا.
ئەو خانمە کارێک دەکات کە ڕێ بە ئێمە دەدات ئەو پرسیارە بکەین ئێمە بیر لە چی دەکەینەوە و سەبارەت بە هەرچی مۆزەخانەیەکی گشتی چێن ئەوانەی ئاهەنگ دەژێڕن و دەبێت چیمان لە یاد بێت و بۆچی ئێمە ئەو هەڵدەبژێرین یادی بکەینەوە و چ شتێک لە یاد کراوە لەم چیرۆکانەدا. ئەم کڵێشە فوارەیە لە کڵێشە پەیکەری یادگاری ڤیکتۆریا وەرگیراوە کە لە بەردەم تەلاری بانکهام لە لەندەنە لە ساڵی 1990دا کڵێشە سازی بۆ کرا و دوای 10 ساڵ لە ساڵی 1911دا تەواو بوو وەک شکۆدارکردنێک بۆ شاژنی شازادەی بەریتانیا شاژن ڤیکتۆریا دروست کراوە. لەبری ئاهەنگی شکۆدارکردنی ئیمپراتۆرێتی بەریتانیا فۆنس ئەمریکانۆس ڕەخنەی لێدەگرێت. ئاوەکە وەک بابەتێکی سەرشی بەکارهێنراوە واڵکر ئاماژە دەدات بە بازرگانیکردن بە کۆیلەکانەوە لە زەریای ئەتڵەسیەوە هەموو ئەوانەشی لەو گەشتە کیشوەر بڕانەدا گیانیان لەدەستدا. ئەم جۆرە سەرچاو مێژویانە بەشێکی دیاریکراوی مێژووی کۆیلایەتین بە تایبەتی ئەو مێژووە لە ئەمریکا لەبەر ئەوە ئاماژە گەلێک لە ئارادان کە دەتوانێت بیریان لێ بکەیتەوە لە ڕاستیدا چی لەناو ئەو مێژووەدا ڕوویداوە دەتوانم لەکوێ بگەڕێم بە دوای ئەو چیرۆکانەدا. ئەمە پێنجەمین ساڵگەردی بازارسازی هیۆندایە داوا لە هونەرمەندە جیهانێکە کراوە لێرەدا کارێکی هونەری بخڵقێنێت لە هۆڵی تید مۆدرێن تۆرباین. هیواخوازم لە ئاستێکی بەرزا خەڵک بێن بۆ ئێرە و چێژ ببینن لەم فوارەیە وەکو خۆی وە کاتێکیش دەگەڕێنەوە بۆ نێو شەقامەکانیش بە ڕژدی لەو مێژووە بڕوانن کە بە میراتی بۆمان ماوەتەوە و ئاهەنگی بۆ دەیگەڕین. ئەم پەیکەرە لە ڕۆژی دوی مانگیدەوە نمایش دەکرێت تا مانگی 4 ساڵی داهاتوو. ئەم گەلەریە لەلایەن گەلەرەکانی هونەری نێخوازی بەریتانیاوە سەرپەرشتی دەکرێت کەوتۆتە کەناراوی باشووری ڕووباری زامیرەوە تەنها لە ساڵی پێشوودا 6 ملیۆن کەس سەردانی ئەم گەلەریان کردووە. پاریس گۆبوویە پایتەختە مۆدا و هونەرا جل و بەرگان vê carê bi awayekî pir balkêş bê dîlan û pêrformans moda buhara sala 2020 pêşkêş kir. بینەرین هێژا ئەم ji Parîsê giştin dawiya bernama xwe hetanî bernamak din û gereke nû di navbexçê çand û hunera ciwan herşad bin.